لە کەرکووک مامۆستایانی ناڕەزاییان دەربڕی و داوای ئەو موچانە ئەکەن کە تاکو ئێستا پێیان نەدراوە. لەمە دواش هەر کەسێک لە سەر هەر پۆستێک وشەی نەشیا و بنووسێت دەستگیر دەکرێت. سڵاوتان لەبێت. گەنجێکی دانیشتووی شارباژێر دەرچووی بەشی کۆمپیوتەرە و دانەمەزراوە بێ ئەوەی منەتی بە کەس هەبێ چێڵگەیەکی سەوزەی تەڕ و تازەی کردوتەوە و کەسابەتی خۆیەکات. میران ڕەسوول گەنجەکەیە لە گوندی قشلاغی سەربا پارێزگای سلێمانیە. ئەو بە 1964 بێت دوای تەواوکردنی خوێندن و نەبوونی دەرفەتی کار ڕووم لە کشت و کاڵ کرد و ئەو چێڵگەیەمان کردەوە لەگەڵ خوشک و براکانم پێوەی سەرقاڵین. میران و براکانی زیاتر لە دە زۆر سەوزایان هەیە هەمووشیان بە ئاوی پاک ئاوەدرێن بە خۆیان ئەڵێن هیچ زۆرە مادەیەکی کیمیاوی بەکار ناهێن و سەوزەیەکی تەندروست و سەلامەت ئەدەن بە موشتەریەکانیان. مامۆستایانی ناڕازی کەرکووک دیسانەوە دەنجیان هەڵبڕی و دەڵێن جگە لەوەی 20 موچەی تەواومان لای حکومەتە 44 موچەشمان بە لێبڕینەوە دراوەتێ و خەریکە بە تەواوی مافەکانمان ئەخورێ. ئەو مامۆستایانە لە بەردەم یەکەی سەرپەرشتیاری کەرکووک ئەوەی تایبەتە بە پەروەردە گرت بوونەوە و بارزاندەلەوە وەک نوێنەرەکەیان بە 1964 وێت جگە لە گەندەڵکارانی ناوەڕاست و خوارەوەی عراق گەندەڵکاران لە هەرێمی کوردستانی شەوە دەستیان گەیشتووە بە کەرکووک واتە ئێمە لە دوو لاوە زەرمەند بووین. مامۆستا ناڕازیەکان لەگەڵ موچەکانیان داوای گواستنەوەی ڕاژەکانیشیان ئەکەن. ئەوان داوا لە عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عراق ئەکەن لە چوارچێوەی هەوڵەکانی بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی یەخەی گەندەڵکارانی کەرکووکیش بگرێ و کێشە و گرفتەکانیان چارەسەر بکات. ئەم هەواڵە بۆ جنێ و فرۆش و دەمشڕەکانە وریابن. ئەو خەبەرە بۆ ئێوێ ئیدی بۆتان نیە لە ژێر هەر پۆستێکدا بەدڵی خۆتان کۆمنت بنووسن. پۆلیس پشتی ملتان ئەگرێ و زیندانیتان ئەکات. بەڕێوەبەرەتی پۆلیسی ئیدارەی گەرمیان لە ئاگاداریەکدا بۆ هاوڵاتیانی دەبەرەکەی ئەڵێت بە پابەندی یاسا بن و دوور بن لە دەستبردن بۆ هەر وشە یاخود دەستەواژە یان تانەوتە شەرێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە ببێتە هۆی لەکەدارکردن ناوزڕاندن یاخود بوختان و تۆمەتبارکردن یا سوکایەتیکردن بە هەر کەسێک. ئەگەر هەر کەسێک بەهۆی کۆمێتیان بڵاو کراوەیەکەوە لەکەدار بکرێت یاخود سوکایەتی و بوختانی پێ بکرێت مافی خۆیەتی سکاڵای یاسایی تۆمار بکات. جا لەو حاڵەتەدا سەرپێچی کار ڕوبەڕووی لێپرسینەوەی توندی یاسایی ئەبێتەوە هەندێک جاریش سزای زیندانیکردن واتە بەندکردنی بەسەردا ئەسەپێنرێت. پورە سەبریا ژنە دەست و دڵکراوەکەی دۆڵی شاورێ بە دایک و خەمخۆری کرێکاران ناسراوە. هەر کەسێک ئیشی بۆ بکات وەکو کرێکار بێگومان وەکو شاوایە. سەبریا خدر لە گوندی دارەبەند تەمەنێکی لە ناو خانوویەکی قوڕدا بەسەر بردووە. کوڕەکانی هۆڵیان هەڵماڵیوە و ئەیانەوەی خانوویەکی نوێ و خۆشی بۆ دروست بکەن. پورە سەبریاش هەموو سەرسعاتێک بە سنیەک خواردن و میوە کرێکارەکان بەسەرەکاتەوە. ئێوارانیش جگە لە حەقدەستی خۆیان پارەی زیادەشیان پێدات. وشیار ئیبراهیم کوڕی پورە سەبریە بە 1964 وت هەرکە دەستمان بە خانوەکە کرد دایکم بزنێکی سەربڕی سەقفی یەکەممان کرد بزنێکی دیکەی کرد بەخێر. بەگاڵتەوە پێم وت دایە ئاوا بڕوا لەسەر خانوەکە قەرزارە بین. دایکیشم ئەڵێ بەخوا ڕۆڵە ڕەزیلی بە من ناکرێ ئاوا بەرەکەت ئەکەوێتە ئیشەکانمان و باشتریش ئەڕۆە. کاتێکی خۆش بۆ ئێوەش هەر شاد بن.